زۆربەی ئەو چەکدارە خۆبەخشە بیانیانەی کە بۆ بەشداریکردن لە شەڕی داعش خۆیان گەیاندبووە کوردستان گەڕاونەتەوە بۆ وڵاتەکانیان و تەنها ژمارەیەکی کەمیان لە ڕیزەکانی پێشمەرگەدا لە کوردستان ماونەتەوە. لە کۆتایی ساڵی 2014دا بە سەدان خۆبەخش لە وڵاتانی ئەمریکا و ئەوروپاوە خۆیان گەیاندە سەنگەرەکانی پێشمەرگە بۆ هاوکاریکردنی پێشمەرگە و شەڕی داعش. بەڵام لە ئێستادا کە داعش لاواز بووە زۆربیان گەڕاونەتەوە، پێشمەرگەش دەڵێت چیتر خۆبەخش وەرناگرن. بەڵام ئەم ساڵ بڕیارماندا چەند مانگە بڕیارمانداوە ئێمە هیچ خۆبەخشێک وەرناگرین تەنها بە یەک شێوە لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگەوە. هەر کاتێ ئەوان چوون پەیوەندیان بە وەزارەتی پێشمەرگەوە کرد، وەزارەتی پێشمەرگە بڕیاریاندا وەکو خۆبەخش ئەمانە وەربژیرن، ئێمە دەیان خەینە سەر و سەرچاومان. بەڵام ئێستا وەکو خۆمان بەدەر لە ڕێنمایی بە هیچ شێوەی گۆریان ناگرین، چکە بۆمان دەرکەوت لای خۆمان پۆلینمان کردن ئەم خۆبەخشانە. هەندێکیان بە فعلی بۆ شەڕ دێت، هەندێکیان بەداخەوە دێ بۆ خۆ دەرخستن دەیانێت ببن بە مۆڤیستار پارە کۆکردنەوە. هەندێکیشیان کێشەیان هەیە لە وڵاتەکانی خۆیان. بۆمان دەرکەوت لەگەڵ پۆلیسە، لەگەڵ خێزانە، لەگەڵ گروپێکی شەقاوەیە کێشەیان هەیە. ئێمە بۆیە بڕیارماندا کەوەکو لیوای نۆ بە هیچ شێوەیەک ئێمە لەوە بەدوە خۆبەخش وەرنەگرین، تەنها لە ڕێگەی وەزارەتی پێشمەرگەوە نەبێت. پێشتر تەنها بەرزاییەکانی گوبەیبەی ڕۆژاوای کەرکووک 15 خۆبەخشی بیانی لێبوو، بەڵام لە ئێستادا سەرجەمیان گەڕاونەتەوە. هەروەها زۆربەی خۆبەخشە بیانیەکانی لیوای نۆی باشووری کەرکووکیش کوردستانیان جێهێشتووە. خۆبەخشە بیانیەکان بەشێکیان لە بواری تەندروستی و بەشێکی تریان لە بواری سەربازیدا هاوکاری پێشمەرگە بوون، هەندێکیشان لە شەڕەکاندا بەشدار بوون. هەروەها زۆر بەشیان شارەزایی ڕێنماییە سەربازیەکانی پێشمەرگە بوون و پەیڕەویشیان دەکرد. I'm an American volunteer with the Peshmerga. من وەک کەسێکی خۆبەخش هاتووم لەگەڵ پێشمەرگە کار بکەم وەک یاریدەدەر لە بواری تەندروستی. من ڕایەنانم کردووە لەسەر تیمارکردنی برینداران و شەڕ و پێکدادان، جا هەر بۆیە هاتووم لەم بوارەدا کار بکەم و سوود بگەێنم. من ئەو کارانی بۆم دیاری دەکرێت ئەنجامیان دەدەم. بە درێژایی ئەو ماوەی من لێرە بووم خەڵکان هاتوون بۆ ئێرە بۆ ئەوەی ناوداری دەربکەن، بەڵام ئەمانە نازانن شەڕ لە دژی داعش لەلایەن کوردەکانەوە دەکرێت نەک خەڵکانی دەوڵەمەند. ماینا ئومێدیە کە دەبینیت کەسانێک دێن دوای ئەوەی بێزار دەبن و ناوداری بەدەست ناهێنن و بەشداری لە شەڕدا ناکەن، دەست بە ئەلکۆهۆڵ خواردنەوە دەکەن و کێشە دەنێنەوە. هەندێک جار ئەو کەسانە کۆنتترۆل بەسەر ڕفتاریاندا لە دەست دەدەن. بە هزی من کلیلی سەرەکی کە ببیتە کەسێکی سەرکەوت و دەبێت جۆرایال بیت و پابەندی ڕێنمایەکان بیت و هەروەها کەسێکی سادە و خاکی بیت و گوێ بەوەش نەدەی تۆ لە وڵاتی خۆت لە خۆر ئاوا چی بوویت، بەڵکو دەبێت بزانیت تۆ لێرە میوانیت و ئەوەی پێت دەگوترێت بە ئەنجامی بگەێنیت. جگا لە خۆبەخشە بیانیەکان لە شەڕی داعشدا دەیان تیم سەربازی بیانی سەر بە یەکە سەربازیەکانی تری وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بە پێدانی ڕێنمایی سەربازی هاوکاری پێشمەرگەیان دەکرد بۆ تێکشکاندنی داعش کە هێشتا ئەو تیمانە لە ناوچەکەدا ماونەتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.